باس لە جوتیار دەکەین. جوتیار چێە؟ بە چێ دەڵێن جوتیار؟ تایبەتمەندیەکانی جوتیار چییە؟ گرنگی جوتیار چییە؟ ینی لە هەندێک بابەتدا نابێ ڕۆڵ و پێگەی جوتیار وەلا بنین. ئەو بابەتانە کامانن. دیوی گەشتیاری ئایا پەیوەندی بە دەستی کاری جوتیارەوە هەیە یان نا؟ ئێمە کاتێک دەچین بۆ گوندێک دیوە جوانەکەی گوند بریتێ لەلایەنی کشت و کاڵ و هەرەوەزی و کاری جوتکاری و ئەو بابەتانی کە پەیوەندیان بە جوتیارەوە هەیە. ئەمانە چ ڕۆڵێکیان هەیە لەوەی کە سەرنجی ئێمە ڕابکێشێت و ئایا ئێمە لە پێگە و گرنگی جوتیار تێگەیشتون لە کوردستاندا؟ هەموومان و کۆمەڵک پرسیاری تر ئاڕاستی میوانەکەمان دەکەین. دکتۆر لوقمان غەریب کە بەڕێزیان مامۆستان لە کۆلێژی زانستە ئەندازیە کشت و کاڵەکان کە ئێستا لە سۆدی ڕۆژێکنەوە میوانە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. دکتۆریان بەخێر بێ. باش دکتۆرگان بەخێر بێ سەرچاوان. دینارانی بەڕێزیش باش. دکتۆر باەکسەر لەوە دەست پێکەین بە چێ وترێ جوتیار؟ یعنی ئێمە وەکو چەمکە گشتەکە زانین جوتیار چییە؟ بەڵام جوتیار چییە؟ بۆ ئێستا چەمکی جوتیاری نمونەی هاتۆتە ئاراوە بۆچی ئەم چەمکانە وردە وردە زیاد دەکات پەریان پێدرێ؟ بەڵێ سەرەتا زۆر سواز بۆ میواندارێکەکان ئینشەڵا بتوانین بەرنامەیەکی بەسوود بێ. جوتیار بریتێ لەو کەسەی کە هەڵەسێ بە ئیشی کشت و کاڵی یاخود بەرهێمێنانی کشت و کاڵێک لە بواری کشت و کاڵەکە خۆی بێ یاخود لە بواری بەرهەمێنانی بەروبوومی ئاژەڵی بێت. ئەم جوتیار یەکێکە لە پایە گرنگەکانی بەرهەمێنانی کشت و کاڵی. ئەزانین کە کشت و کاڵ ڕۆڵێکی گرنگیە لە دابینکردنی خواردن بۆ سەرجە مرۆڤایەتی، بۆ ئاژەڵ، بۆ هەموو پێداویستەکانی ڕۆژانەی خەڵک. ڕۆڵێکی گرنگی هەیە و پێویست دەکا کە خۆی پێش بخات، شتی تازە فێر بێ، ڕێگەی تازە فێر بێ لە کشت و کاڵکردن. خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک جوتیاری نمونەی لێرە لە ناوچەی سلێمانی لە هەولێر و دووەکیش کە کۆمەڵێکی زۆر جوتیاری نمونی پەیدا بوون، ئیشی زۆر جوان ئەکەن، ئیشی ڕێک و پێگەکەن و زۆر بەشیان حتا شوێنی چێلگەکانی خۆیان کردو بە شوێنێکی چۆنەڵی گەشت و گوزاری. هەم کشت و کاڵەکەش بەرهەمێنن، هەم وەکو ناوچەیەکی گەشتیاریش و زۆر جاریش وەکو هەفتە بازاڕێک بەکارێنن. ئێمە لە دوو هەفتەی پێشوو چەندین خوێنکاری خۆمان برد بۆ هەڵەبجە. خۆشبەختانە لەوێ جوتیارێکی نمونەی کاک حامید لەوانی جەنابتان ناوتان بیست بێ، چێڵگەیەکی فراوانی هەیە لەگەڵەوەشە کردوەتی بە شوێنێکی گەشتیاری خەڵک هەم بۆ گەشتیاری ئەچێت وەکو ناوچەیەکی کەلەپوری ژوایە. ینی بەڕاستیەکە لەو شتانی کە ئێمە سەرسام بووین خەڵک لە زۆربەی ناوچەکانی عێراقەوە بۆیەت. ینی دەفتەرێکی دانابوو بۆ زیکرات نووسین، خەڵکی تیا بوو لە بەسراوە هاتبوو، لە نەجەفەوە لە کەربەلاوە هاتبوو، سەردانی کردبوو و هەفتە بازاڕێکی ینی هەموو پێنجشەمانێک و جمعانێک خەڵک دەتوانێت بچێت لەوێ ئەو بەروبوومەی کە هەیەی لەوێ بیشی کڕێت و کەشێکی دوینیش بدەوەکو جۆڵی گەشت و گوزاریش حوزی ماسی هەیە و خواردنی هەیە ئەتوانێت لەو کاتە ئیسفادەی لێ بکرێت. زۆر باشە. کاتە دکتۆر کەسێک کە جوتیار بوو تەنها پارچە زەویەکی هەبێت ئیتر ڕەنگە لە پارچە زەویەکە هەنەجار بەروبوومی تیا بچێنێت هەنە جاریش نەیکات بەمانە ئەوترێ جوتیار یاخود پێویستەکە کۆمەڵک تایبەتمەندی هەبێت لەو جوتیارەدا ساڵانە ئەم شتانە جێبەجێ بکات ئەنجا ئەتوانرێکە ئەو نازناوی پێ بدرێت کە پێی بوترێت جوتیار. خۆی لە ڕاستیە جوتیاری لای خۆمان زۆربیان ڕاهاتون لەسەر ئەو شتانی کە باو باپیرانیان کردویانە ئەمانیش بەردەوام بن لەسەری. ینی لەوانەیە شێوەیەکی زۆر زانستی نەبێت. بوونی چەنەها کۆلێجی کشت و کاڵ و پەیمانگای کشت و کاڵی و ئامادەی کشت و کاڵەکان ئەمانە شێوە زانستیەکەی بە جوتیار ئەگەیەنن. ئێستا لە کۆلێجی خۆمان و زۆربەی کۆلێجە کشت و کاڵەکان بەشێکمانەیە کە ئێستا ناوەکەی بووە بە پەرەپێدانی گوندنشینان پێشتر ڕێنمایی کشت و کاڵی بوو. ئەو توێژینەوانی ئەکرێ ئەو شتە تازانە ئالەتێکی تازە مەکاینێک تراکتۆرێک دەڕاستەیەک کەیەتە وڵاتەوە ئەم بەشە هەڵەسن یاخود خوێنکارانی ئەم بەشە یا دەرچۆکانیان هەڵەسن بە خوێندنەوەی ئەو توێژینەوانە و ئامادەکردنی بە شێوەی زمانی جوتیار. ئەوەی ئەو جوتیارەتی بگات چوە بەڕاستی ئەمە توێژینەوە ئەەکەی بە زمانی ئینگلیزی و چەنەها توێژەری هینی تایە ئەمە زمانی شێوێ بۆی جوتیار تی بگات. ئەو ملزەم نییە بۆی بتوانێت عەرەبی یا ئینگلیزی خوێنێتەوەکو توێژینەوەیەک. ئەم بەشی ڕێنمایی کشت و کاڵیە هەڵەسن بە چۆنەکو تەرجەمەکردنی ئەم بە توێژینەوانەوە ئیگەێنن بە جوتیار و ساڵانە شتی تازە یاخود
هەشتێکی نوێ هەبێت پێیان بڵێن و بەردەوام توانن بیکەن. تێکەڵکێشیە گرنگە لە بینی جوتیارێکی ئەکادمی لەگەڵ جوتیارێکی ترکە بۆ خۆی بە ئارەزوو بە ئازمون پێگەیشتووە ئەو تێکەڵکێشیە گرنگە کاکە ئاری شێوازی کشت و کاڵکردن لای ئێمە وەکو زۆربەی زۆری بوارەکانی تر ناتوانانی بڵێ زانستیە لە ساسەد چۆ لە وڵاتێکی وەکو ئەمریکا من کەسی نزیکم لەوێ بووە کە لە بواری کشت و کاڵا بووە و ئیشی کردووە حکوومەتی ئەمریکی تۆ ساڵێک ئەگەر 10 هێکتار زەوید هەبێ 5 بچێنە پێت ئەڵێ ئەم ساڵ بیکە بە گەنمەشامی بیکە بە گەنم 5 هێکتاری بچێنە چەند بوو بەرهەمەکەی پارەی پێنجەکەی کەشت ئەیاتێ هەم پلانیشیان هەیە و هەم بەرهەمەکەشی لێکڕێتەوە پلانی هەیە پێی ئەڵە چی بچێنێت بە پێی ناوچەکاندا بەشیەکات لە کۆتاییشە وەکو جوتیاری خۆمانی لێ نایە بەرهەمەکە نەزانێت چی لێ بەرهەمەکەشی بۆ کات بە پارە و هاوکاریشی ئەکات چی تەکنەلۆژیای تازە هەبێت ئەی خاتە بەردەسی کۆمپانیا هەیە بۆ نمونە کابرای جوتیار پێویستی بە چنینەوەی بەروبوومەکەیەتی بۆیە نێرێت و بەشێکی کەم لە بەرهەمەکەی یاخود پارێکی کەمیاتێ زۆر باشەکاتە ئەم پەیوەندیت بێ چ شێوازێک دروستە بێ دکتۆر ینی ئێستا ئاماژەت بە کۆمەڵێک بابەتی جوان کرد ساڵانە بەداخەوە ڕەنگە لەگەڵ وەرزی هاوینە کە دەستپێکی وەرزی هاوینە ئێمە بەداخەوە چەندین بەرهەمی جۆرا و جۆری کوردی ببینین ئیتر لە تەماتەوە بێ لە خەیارەوە بەداخەوە ڕەنگە جوتیارەکان زیایی هەیە بەرهەمەکان و ئەو بەرهەمی کە بەرهەمیان هێناوە کاتێکە گفتوگۆ لەگەڵ خۆیانەکە ئەڵە بە بەراورد بە و مەسروفەی کە من تیای کردوومە هێندە ناتوانم داهاتی لێ بەدەست بهێنم لەبەرەوە پەناباتە بەر ئەوەی کە هەنەجار تووڕە بێت و بەرهەمەکەی فڕێ بدە ئەمە پێویستەکە ئەم هەماهەنگیە چۆنچۆنی دروست بکرێ بۆ ئەوەی جوتیاری خۆشمان هەموو بەیەکەوە بەروبوومی خیار نەڕوێنن هەموو بەیەکەوە بەروبوومی تەماتە نەبێ بەڵکو دابشکاریەکیان بۆ بکرێ هەر وەجبەیەکیان و ئەرکێکیان پێ بسپێرە کە جۆرێک لە بەرهەمەکان بەرهەم بێت ڕاستە قسەکە زۆر تەواوە خۆی دابشکردنی ناوچەکان بەپێی بەرهەم ئەمە زۆر گرنگە هەمومان بیستومانە ناوچەی پێنجوێن بۆ بەرهەمی تەماتە لە بازارە تەماتەیەکی ئاڵ و جوانڵە تەماتەی پێنجوێنە بۆ نمونە هەنجیری سەرتەک و بەمویە پەتاتەی منطقەی بڵین شارە زورە یاخودی دووەکو زاخۆیە ئەمانە ئەگەر ناوچەکان جیا بکرێتەوە حکوومەت بۆ نمونە لە وەزارەتی کشت و کاڵ بەرنامەی هەبێ هەر ناوچەیەک بۆ بەرهەمێکی دیاریکرا و ئەو سەعەتوانی جوتیارەکەش ئیجبار بکەی کە ئەو بەرهەمە بچێنێ و بەرهەمەکەشی لێ وەرگریتەوە یاخود پێشوەخت بازاڕی بۆ بدۆزیتەوە یاگەر هەر نەبوو ژووری سارکەرەوەی بۆ دابینکەی بۆی بتوانێت ئەو بەرهەمەیکێتی هەڵی گرێ لەویات بە پێی پێویستی بازار بیباتە بازارەوە ئێساگەر ئەوروپا هەموو ئاگدارین کە نرخی سەوزە و میوە بەو شێوەیە بەرز و نزم ناکات ینی چۆنەڵی فەرمانبەرێک مەجبور نی ئەمڕۆشی لێ تەماتە بکڕێ بە 500 دینار کە بەرهەم زۆرە 4 ڕۆژی کە بڕی بیکرە بە 2000 بە بەڕاستی ئەمە لەسەر گیرفانی هەموو هاوڵاتیانیش دەوری هەیە حکوومەت ئەو تەماتی کە بەرهەمێنرێت وەریەگرێت خەزنیەکە بە پێی پێویستی بازار چەند پێویستە ئەوە ناخاتە بازار ئەم سیارەکەشی ڕاگرێت ئەم چۆنەڵی شێشەی ئابووریش بۆ خەڵک دروست ناکات باشە دکتۆر لەوان ئەگەڕێمە بۆ پرسیارەکەی خۆمتت بەداخەوە بواری کشت و کاڵ لای ئێمە هێشتا بە زانستی نییە ینی جوتیار نیتوانێت بە زانستی هەندێک بابەتەکە بکە بۆچی ئەو دەرچوانەی بەشە کشت و کاڵەکان لە داهاتوودا کاریان چی دەبێت ینی خۆی ئەگەر ڕاستت بێ ئێستا بەرنامەی وەزارەتی کشت و کاڵ و وەزیری کشت و کاڵ بە ڕێزەوە بۆ خاتو بێگەر کە بەرنمەیەکی داناوە کە دەرچوانی کۆلێجی کشت و کاڵ هەم پێشینەیان باتێوەکو پارە ئەم زەویشیان باتێت چکە لە کۆنیشا ئەمە هەبووە پیانەوت تەفەڕوغی زەراعی من دەرچوێکی کۆلێجی کشت و کاڵم نامەوێت دامەزرێم ئەمەوێت چەند دۆنمێک زەویم دەستکەوێ خۆم بەرهەمی کشت و کاڵی تیا بەرهەم بێنم و حکوومەتیش پاڵپشتی بکات ئێستا وابزانام ئەو پرۆژێ جاری کە هاتۆتەوە پێشەوە جارێکی کە داوای 5,000 دەرچووی کشت و کاڵیان کردو کۆلێجە کشت و کاڵەکان و پەیمانگاکان بۆ سەرپەرشتیکردنی شێڵگەی کشت و کاڵی جوتیارەکان ئەمانەچەڵەکانە بێ لە بژانەوەی کەرتی کشت و کاڵ ڕۆڵی زۆرە ڕۆڵی زۆرە ئەگەر بێت و ئەو جوتیارە چۆنڵی بەگوێی بکات یاخود ئەو ڕێنمانی ئەوە یاتێت دابینی بکە یاخود تەطبیقی بکات ڕۆڵی زۆر گرنگیە هەموو کەسێک ئەزانی کە چاودێریشی لەسەر بوو
چاودێر بە قەزدی ئەوە ناکامرا بێ بە پاسەوان بەسەریەوە بەڵام ئاگای لە ئیش و کارەکانی بێت زیاتر پێشەکەوێت ئەتوانێت ئەو ساتۆوی باوەڕپێکرایی بۆ بێنێت لە دەرەوە لەگەڵ شەریکاتی شەریکاتی زۆر باشەی کشتتوکاڵی مواد و دەرمان و تۆوی زۆر باشێنن پێی ئەڵێ ئەم تۆوە بڕوێنە بەرهەمت ئەوە نەزیاکات کاتت ئەوە نەبووە گەڕێتەوە فتری هەڵگرتنی باشترە فترێکی زۆرترە مێنێتەوە لەو ڕێگانەوە توانێت سوودێکی زۆری دەبینێت. زۆر باشە دکتۆر گرنگیدان بە جوتیار لە لای خۆمان گەشتۆتە ڕادەیە کە هێندەهانی بدا کە بە دوای تازەگەریە بگەڕێ لە ئەنجامدانی بەروبوومەکانیدا نەکرد لەسەر شێوازە تەقلیدیەکەی کۆنکە لە باو باپیرانیەوە بۆی ماوەتەوە بەردەوام بێ ئەمە بێگومان پێویستەکە کە گرنگی زۆر بە جوتیار بدرێ ئەجا جوتیارهانی ئەم بابەتە ئەدا بۆ ئەوەی کە داهێنام بکە گرنگی تەواو بە جوتیار درراوە لای خۆمان بۆ ئەوەی کە هەوڵ بدات داهێنام بکە لە کارەکانیدا وەڵی لە ڕاستی ئایسا جوتیارەکان خۆیان چەندین ڕێکخراویانەیە ڕێکخراوەکان هەندێکیان ناوخۆین هەندێکیان پەیوەندیان بە وەزارەتی کشتتوکاڵ حکوومەتی هەرێمەوەیە هەندێکیان نێودەوڵەتین ئێستا ساڵانە ئەیبینین فیستیڤاڵی هەنگوین ئەکرێتەوە لە لوبنان فیستیڤاڵی بۆ نمونە تەماتە ئەکرێتەوە لە وڵاتێکی کە پەتاتە ئەکرێتەوە ئەمان ئێسازان کە ژیان کراوەترە ئەم جوتیاران ئێسایەکیش و کاک شێخ جەمالی کربچنە پەیوەندیکی زۆری هەیە کاگازادی هەڵەبجە پەیوەندی زۆرە مەجموعەیە جوتیار هەیە لە دووهۆک و لە هەولێر کە ئەمان بەرهەمی پەتاتە بەرهەمێنن ترێی زۆر باشیان ئەگەر ئاگدار بوون لەم چەند ڕۆژەی پێشوو فیستیڤاڵی ترێ بوو تریان بەرهەمیە نابوو نزیکەی 4 کیلۆ بوو هێشوو ئەمانە لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکانیش بەشداریەکەن لەبەرەوە پەیوەندی باشیانەیە ئەتوانم بڵم عیلاقەیەکی وایان دروست کردووە لەگەڵ جوتیاری وڵاتانە کە ئەتوانن لێرە ئیشی لەسەر ئەم پەیوەندیانە پەیوەندی کەسی و شخصی خۆیانن وانی زۆرجار زمینە سازیان بۆ نەکراوە ئێمە چی بکەین کاک ئازاد و کاک جەمالی کربچنە و هاوشێوەکانی کە کاک حامید ئەوەی کە باسێکی لە دووەک و لاولێر کۆمەڵک جوتیاری نمونەین ئەم نمونەیانە زیاتر بکرێ ینی بەچی ئەمانە زیاترەکرێ دکتۆر خۆی ئەمان لەوە چێوەکو حەزێکی خۆیان بێت وانە بەڵام بەڕاستی وەکو وەزارەتی کشتتوکاڵیش هاوکاریان زۆرەکات ینی لەوانەیە لە مانگی کابی بینی چەند جار وەزیری کشتتوکاڵ بەڕێوبەرە گشتیەکان سەردانیانەکەن ئەمان ئەچن بۆ لای شتیان پێ ئەڵێن یا ئەو بەرهەمانی کە هیانە پێیان ئەڵێن چی بکەن یان چۆن بکەن ینی هاوکاریشی باشیانەیە واشکێتەوە سەر حەزی خۆیان ساجی و کاک شێخ جەمالی کربچنە خۆی حەزی لەوەیە تربیەی نەبادیا پەروەردە گوڵێکی سوور لەگەڵ گوڵێکی سپیلێگا گوڵێکی پەمەیی یاخود ئەنوا تەماتە یاخود ئەسنافی تەماتەی هێناوە لەیەشی یاوە ئەم لەوانەیە ڕۆزانستێکەی لە ساسە نەزانێ و ئیشیشی پێی نییە ئەم تەماتەی ئەسڵەکەی چیە و لە چ باوانێکەوە هاتووە ئەیبینێ ئەمەیان گوڵی سپیە ئەمیان گوڵی زەردە لەیەکی یان گوڵێکی بۆ نمونەوە نەوشەی دەرەچێت ئەم شێوازە عیلمیەکەی پێویست نییە بەڵام وەکو ڕاهاتوە لەسەری کە سەیرەکە تەماتێکی دەزەکەوێت بۆ نمونە سەوز و سپیە سەوز و سوورە عەفوو یاخود زەردە ئێستا ئەشیخاتە بازارە و سەیرەکەی نرخێکی باشەکات یعنی وەکو ئارەزوویەکی خۆی و بۆ معلوماتی جەنابیشتان ئەمان زۆربەی ماڵەکانیشیان وەکو چۆنەڵێ وەکو میوانخانەیە لێ کردووە خوێنکارانی کۆلێجەکانە چەند پەیمانگاکانە چەند خەڵکی کە ئەچێ خەڵکی کۆمەڵایەتی ئەچێ بۆ لایەن یعنی لەو بوارە شاتوانە بڵم پێشکەوتنیشی باشیان بینیوە بەڵام بەڕاستی تۆ ناتوانانی بە زۆر خەڵکەی بە جوتیاری نمونەیی ئەگەر خۆی حەزێکی تیان نەبێ هیوایەتەکەی وەکو چۆن هیوایەتێک بێت و ئیمکانیەتی شێوە بەڕاستی ئیمکانەتی چپارەی باشی شێوێت دکتۆر وەگەزانرێت کە زۆر لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دەریشەوە ڕەنگە پشتیان بە بواری کشتتوکاڵ بەستە بێ بۆ داهاتی وڵاتیان ئێمە ئەتوانین چۆنچۆنی لەم نێوەندە کار بکەین چۆن ئەو بەشە ئەکادمیانەی کە هەمانە لایەن سوودمەند بین بۆ ئەوەی کە شانبەشانی براجوتیارەکان ئەوانیش یعنی جۆرێک لە تێهەڵکێشی لە نێوان هەردوو لایە دروست ببێ بۆ ئەوەی کە ئەگەر هەتا ئێستا گرنگێکی زۆر بە کەرتی کشتتوکاڵی نەدراوە و هەوڵمان نەداوە کە وەکو ژێرخانێکی ئابووری سێری بکەین لەمە دوا هەوڵ بۆ ئەم بابەتە بدرێ خۆی لە ڕاستیە یەکێ لە کێشەکانی کشتتوکاڵ لای خۆمان پێش ناکەوێ ئەوەیە کە سنوورێکی کراوە هەیە لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا ئەوان بازار بۆ بەرهەمەکانی خۆیان لای ئێمە پیاکەن ئەمە بە بۆرینیشێکە لە کێشەکان ئێمە چۆن
چۆن توانی منافەسەی ئەو بازاڕی ئەوان بکەیت چۆ بەڕاستی تەماتە و یاخود هەرمی و سەوزەیەشی کە لە شووتی بیگرە سێرەکەی لە ئێرانەوەیە نرخێکی زۆر کەمەکەوێت لێرە نرخی زیاترە لە تورکیاوەیە هەرزانترەکەوێت لەبەرەوە تۆ بێ منافەسەی بازاڕی ئەوان بکەیت نەک چۆنەوەی هاوکاریان بکەی بۆ شتی ئەوان ساغ بێتەوە ئەمە لە ڕاستیە زۆربەی بریتە لە سیاست ئایا سیاستی تۆ ئەوەنە بەقوتە بتانی ڕایگرینەیەڵی بێتە ئەم دیەوە چۆن بەڕاستی حکومت و بەرنامی خۆیان وایە و بەرهەمانی کەیانە ساغیکەنەوە زۆر جار ناژێڵن لە وڵاتانی کە پێشکەوتن ڕووبات یان ئێمانە زۆرتر بە عیلاقاتی سیاسی ئەکرێت و تۆ توانی بازارێکی وا بۆ خۆت دۆزیتەوە بەرهەمیشی وا دەبێت کە تۆ لێت زیابێ بینەریتە دەرەوە ئەو سا بازاری لە شوێنی کە بۆ بدۆزیتەوە چۆ بەڕاستی ئەو مەجالش تۆزێک هاوکاری سیاسی وێ ئیسقراری وێ لە وڵاتە ئەمانە زۆر زەرورە بوو باشە دکتۆر هەر بە کورتی وەڵام بیتەوە و دوایین پرسیار ئێمە سنتەری توێژینەوەی هەندێک جار ئەوترێت کشت و کاڵیشمان هەیە ئەم توێژینەوە دەکرێت لەسەر کێشەکانی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان لەسەر کێشەکانی ئەوەی کە بەرهەمی دەستی جوتیارە بۆی دواتر حەلەکان و چارەسەرەکانیش دابنێ سنتەری توێژینەوەی کشت و کاڵی لە هەموو شارەکان هەیە و بە سوپاسەوە سلێمانی برای بەڕێزم کاکزانایە کە بەڕاستی زۆر چالاکن و توێژینەوەش لە هەموو بوارێکاکەن و ئەتوانم بڵێم ئەوان زیاتر ئەچنە ناو چێلگەکانی جوتیارانەوە لە ناو چێلگەکانی خۆیان توێژینەوەکانەکەن ینی سوودی زۆرە ڕاستی شتێ ئێمە وەکو کۆلێجەکان یاخو پەیمانگاکان ئیشی سەرەکی ئەوەیە کە ئەو سنتەرە توێژینەوەوانە ئەگە کێشەیەکیان نەبێت لە بواری کشت و کاڵ ئەوان کێشەکان بگەێنە لای ئێمە بتوانین بەرنمەیەکی زانستی و توێژینەوەی لەسەر بکەین و نەتیجەکانیان بینەوە بۆی عیلاقەکە بەو شێوەیە دکتۆر لوقمان غەریب مامۆستا لە کۆلێجی زانستاندا زێرە کشت و کاڵەکان زۆر سوپاس زۆر سوپاس بۆ جەنابیشتان هەر سەرکەوتوو بن ئینشەڵڵا خۆش بێت. خۆش بێت